زیاتر سر روشن تراوستین برایس عدنان ابو حسنا آخفتن کری آژانس نتوین هفگرتی جوی کاروبارین هفکاریا پنابران یا فلسطینی روجلاتان آوراس پریاسکای پیدش غزه دیال مدابا برایس عدنان افدمیا باش اواکو نخوشخانه معمدانی چی بی پیناسه و چیه چی بیه بەڵێ ئێستا لە هەموو غەزە شوێنێکی ئارام نییە و پێش ئەو هێرشش کە لەسەر بە بڵێن نەخۆشخانەی مەحمەدانیە ڕووی داوە لێرەدا ئەمە ئەوە دەردەخات کە ئێستا هیچ شوێنێکی ئارام نییە بۆ هاوڵاتیان لە غەزە و ئیسرائیل پێشتریش ئاماژەی پێدا بوو کە لە باشووری غەزە شوێنێکی ئارامە هیچ هاوڵاتیەک زیانیان پێ ناگات دەبێ بەڵام ئێمە دەرخەری ئەوە بوو کە ئێستا هیچ شوێنێکی ئارام لە غەزە نییە و چەندین شێڵتەر و پەناگە بردومان کراون موشکباران کراون و هەر شوێنێک لە غەزە دەکرێت بکرێتە ئامانج لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە یعنی نوکە نەخۆشخانە و قوتابخانەیەن و خەڵک تێدا کۆچبەر بی خود پاراستن ئەو جهەژی نەمۆن مەترسی هەیە ئەوژی بێنە موشک بارانکردن وەکە معمەدانیە بەڵێ بەڵێ لە هەموو شوێنێک ئەگەری هەیە هێرش هەبێت لە هەموو شوێنێک دەکرێت چ شێڵتەرەکان بێت چ هەر شوێنێک لە غەزە بێت مەترسی ئەوەی هەیە بە بەردەوام بردومان بکرێن و ئێستا غەزە شوێنێکە کە زۆرترین ڕێژەی دانیشتوانی هەیە بە پێی جوگرافیایی بە پێی ئەو قەبارەیە کە هەیەی بەڵام دەبینین ئێستا هەموو شوێنێک ئێستا مەترسی لەسرە تانک و هێز و هەموو شتێک بڵاویان پێکراو لە ناوچەکە مەترسیەکی زۆر هەیە و هیچ شوێنێکی ئارام نییە بۆ هاوڵاتیان و سەرڕای هەموو ئەمانەش دەبینیت کە هەمووان دەکرێت لەوانە ببنە هەڕەش بکرێنە ئاماژ لەلایەن ئیسرائیلەوە هین وەکە ئاژانسە نەتەوین هەفگرتی ژووی کاروبارێن ئالیکاریا پەنابەران یەن فلسطینی ڕۆژهەڵاتان ئاڤاڕاست کاریوان و کەل غەزەیە چاپڕێڤە چه هەموهەنگیەک هەیە vê rewşa zehmet da rêkek bête vekirin xelek silametî derbas bit çi ji bû aliyê Misrê vebe yan jî ji bû aliyekê din vebe ku xelek silametî ji navçeyên şer lê heyr Xezeyê bêne derê xistin. ئێمە لە غەزە دوو بابەت هەیە یەکەمیان لە دوو پێگە هەیە ئەبوو سالم و ئەوی دیکەشیان ڕەفەحە ئەم دوو دەواازەیە هێشتا هیچ شتێک لەلایەن ئیسرائیلەوە چ لە بەرەی با بڵێن میسرەوە هیچ هاوکاریەک نهاتووەتە ناو غەزە و سکرتێری گشتینێتەوە کردووەکانیش بەرز گوتێرێز لەگەڵ ئەمریکا و سەرکردەکانی ناوچەکە ئەماهەنگیان هەیە بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێک هیچ هاوکاریەکی مرۆیی نهاتوتە ناو غەزەوە ئێمە ئێستا لەسەر ئاستێکی ناوەندی ئێمە لە هەماهەنگی داین هیچ کارەبایەک نییە لە غەزە ئاو لە غەزە نییە هەموو شتێک براوە و هیچ خزمەتگوزاریەک لە غەزە نییە و ئێستا ئاوەڕۆی غەزە بە تەواوی لە ناو چووە سیستمەکان هەموو تێک چوون هاوڵاتیان ناتوانن خزمەتگوزاری کارەبا ئاویان بەدەست بگات و هەموو شارەکە لە دۆخێکی خراپی مۆریدایە و هەموو شتێک لەسەر هاوڵاتیان داخراوە هاوکاری مرۆییان بەدەست ناکات خواردن نییە ئاو نییە هیچ دەسڕاگەیشتنێک بۆ هاوکاری مرۆیش نییە ئێمە تەنها هەوڵ دەدەین ئێمە ئێستا سەرچاوەکانمان سنووردارن
کار دەکەین بۆ ئەوەی کە هاوکاری مرۆیی بێتە ناو غەزە یەک کەسێک تەنها یەک نانی هەیە ڕۆژانە ئەزوی بەحەسکم کوتی مۆژە بکی تنێ هەر کەسێکی نۆنێک هەیە پڕاستیژی ئەڤۆنکە هەی خواردن و خواردنەوە بەردەستی خەلکی هەیل ئەمبارە هەیل مەغزەنە هەی تیرە چەندی هەیەش بووی خەلکی غەزێ چ ئاوا و خواردنێ بە چژی خوارم بە ئاو نییە ئەوە شتێکە کە تەواو لێبووەتەوە ئاو نییە بەڵام بۆ خۆراک پێم وایە بەشی نزیکەی سێ چوار ڕۆژە هیچ خواردنێک نەهاتووە و ئێمە تەواو دەورە دراوین گەمار و دراوین ئێمە ناتوانین هیچ خواردنێک بینە ناو غەزەوە ناتوانین بەردەوام بین لەوەی کە تەواو هاوکاری مرۆی بینە ناو غەزە پشتی ئەڤ شوێدی چی بی هیڤەک هەیە ڕەفح بێتەڤەکردن ئەو ئالیکۆریên ئالیە مصری و وڵاتên عەرەبی هاتینە کۆنڤەکردن دەرباز بن یعنی هیچ زانیاریەک هەیە تشتێکی وسا بێتە تڕێکێدا ئێمە هیواخوازین بەڵام تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەکمان نەبینیەوە بەداخەوە بۆ ئەوەی هاوکاری مرۆی بێتە ناو غەزە و ئێمە لێرە لەگەڵ چندێک لایەن هەماهەنگین و چامە لەوەیە کە ئەم دەواازانە بکرێنەوە بەڵام لە ڕاستیدا هیچ شتێک نییە هیچ شتێک نییە کە هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی ئەمە ڕووبدات هیچ داتا کە پشتڕاستکردی بەردەستی و هەیە چەند خەلک کوچبەر بینە تایبەتیژی ماڵ و حاڵێن خوب جێهێشتینە چەندن ئەو جێم تایبەتیژین و کە کوچبەر تێدا دژین یەن وەکە بەریەک و ئەفکۆرە سەتە چێ بین وەکە نەخۆشخانەوە مەعمەدانیەک و سەدان کەس وەکە جیهەک ژبووی کوچبەران هاتبی کرنج بلیک و تیمارکردنەوە بریندارە بەڵێ ئێمە هەمانە زیاتر لە 1 ملیۆن فەڵەستینی ئاوارە بوون نیوەی ئەوان نیوەی ملیۆنەکە ئێستا لە شەڵتەرەکانی ئێمەن لە باکووری کەرتی غەزە بلی ڕەوشە وان کەسە ئەڤێن و جیان دانەوە بزەحمەتە حتا ژبووی کەسین و جانێ خۆشیش دەستدانە و ڤەشارتنەوەژی ئەو ژی گەلە بزەحمەتە هەوسا زانیاری هەبینەک و حتا کیسێن ڤەشارتنە مریان ژین و کەل بەردەست نینن تشتێکی وسا ڕاستە و نوکە تایبەتیژی ڤەشارتنە خەلکین و جانێ خۆش دەستدان ژالیە خەلکی فڵەستینی ڤەشین خۆشی غەزانە هین خەلکەوێ ناوچەینە چاوا پڕێڤە چە بەڵێ ئەوە ڕاستە ئێمە ئەو کێشەیەمان هەیە و کۆمیسیۆنی گشتیش باسی لەوە کرد بوو کە ئەوە هەواڵێکی ڕاستە و ئێمە ناتوانین ئەوان بهێڵینەوە و بیان نێژین و دەبینین ئێستا چی ڕوودەدا لە غەزە ئێستا نەخۆشخانەکان پڕن لە نەخۆش پڕن لە بریندار پڕن لە کوژرا و ئەمە لەسەر و توانای نەخۆشخانەکانی غەزەوەیە و دەبینیت کە ئێستا لە غەزە نزیکەی 34 نەخۆشخانەمان هەیە لە گەورە و بچووک و تەنها 3000 بێدی نەخۆشمان هەیە و دەبینین کە ئێستا لە باکووری غەزەش نەخۆشخانەکان تەواو بە شێوەیەکی گشتی تواناکانیان کەم بووەتەوە تەنها 2000 بێدیان هەیە و ئەمەش بارگرانی دروست کردووە لەسەر نەخۆشخانەکان بۆ ئەوەی بتوانن ئەم نەخۆشخانە ئەم بریندارانە وەربگرن و کە ئێستا زیاترە لە 10,000 بریندار کە زیاتر لە 10,000 کەس بریندارن و هەروەها ژمارەیەکی زۆریش خەڵکی نەخۆش هەن و ئەمە شوای کردووە کە کارەسات دروست بێت کارەسات لە کەرتی تەندروستی غەزە دروست دەبێت بەحسا کەرتە تەندروستی کرد ئەو 500 کو جانێ خۆش دەستداینە مەعمەدانی و بگشتیژی کەرتە تەندروستی ئەگەر وازانیاری هەبن چەندن ئەڤێن کو جانێ خۆش دەستداینێت کودنەوە کەرتە تەندروستیدا خزمەت کرینە پزیشک بە نۆژدار دەرمانساز بگشتی من ناتوانم زانیارێکی دروست بدەم چونکە
وەزیری تەندروستی قسەیان لەسەر کردووە ئەوان باس لەوە دەکەن کە زیاتر لە 20 کەسن بەڵام ئێمە نزیکەی 40 کارمەندمان لە میانیان هێرشەدا کوژراون. بەریا 4-5 ڕۆژە زێدەتر ژیل ئالیێ ڕەفەح خەڵکێکی زێدە کۆنڤەبی و بسڵامەتی بێنە دەرباسکردن ji بووی ئالیێ مسرێ نزانم نوکە خەڵک لێ دەرێ کۆنڤەبن هین ئالیکاریەکێتکن مەسەنەن هەردەما دەریڤەبی خەڵک بسڵامەتی بێتە دەرباسکردن یان ژی خەڵک بێهیڤی بیە. سێرکە کاتێک سنوورەکان و بیرۆکەیکردنەوەی سنوورەکان و هێنانی هاوکاری مرۆیی بۆ ناو غەزە ئەمە لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتیە و ستافەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی کەنەدی و ئەمریکەکان و ئەوانە سەرپەرشتی دەکەن ئەمە بیرۆکەکەیە بەڵام لە غەزە قورسە کە هاوڵاتیان ببیتە دەرەوە و ناتوانێت خەڵکی ببیتە دەرەوە وەک ئەوەی کە لە ئێستا قورسە بۆ ئەوان کە ئەم ئایدیایە ئەم بیرۆکەیە قبولکەن و بتوانێت هاوڵاتیان ببیتە دەرەوە تەنانەت لەبەر هەر هۆکارێکیش بێت بەڵام ئەوەی ئێستا کە دەیبینم هاوڵاتیان باوەڕیان نییە کە هیچ دەرفەتێک هەبێت بۆ ئەوەی لە غەزە بیان بیتە دەرەوە و بتوانن لە غەزە دەربازیان بێت.